زمان و ئەدەبی کوردی پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕا 147. باسی شاعیرێکی نوێ بە ناوی ئەحمەد موختار جاف. ئەحمەد موختار جاف کوڕی وەسمان پاشای گەورەی عەشیرەتی جافە. لە ساڵی 1898 لە شاری هەڵەبجە لەدایک بووە. دایکیشی خانمی وەسمان پاشا یەکێک بووە لە ژنە ناودار و هەڵکەوتووەکانی کورد. لە تەمەنی 7 ساڵیدا دەخرێتە بەر خوێندن. لێرە تەنیا دەمەوێت ئەوەی برێم کە نووسینەکی بەڕاستی خراپ نووسرایە لەبارەی نووسینی زانستی، نووسینی زمانی کوردی، کە ئەو کتێبەش کتێبی زمانی کوردیە، کە لێرە هەتا ئێستا یەک خاڵ لێرە دانرایە، ئەوە خاڵەکی باشە، بەڵام لێرەوە هەتا ئێرە هیچ خاڵێک نییە، ئەو هاش نابی. بزانە خوێندکاری ژیر بە خۆت ئەوها مەنووسە، بۆیە لێرە نووسیتیان دایکیشی خانمی وەسمان پاشا یەکێک بووە لە ژنە ناودار و هەڵکەوتووەکانی کورد. ئەوە شتێکی باشە، بەڵام پاشان فاریزە لە تەمەنی 7 ساڵیدا دەخرێتە بەر خوێندن. چێ؟ دایکی دەخرێتە بەر خوێندن؟ چونکە یەکسەر پاشی کەوا باسی دایکی دەکەن، یەکسەر دەنووسێت لە تەمەنی 7 ساڵی دەخرێتە بەر خوێندن. لێرە نابی، ئەوە هەڵەیە، دەبی هەمیشە یەکسەر ئەوجە بنووسرێ ئەحمەد موختار یان شاعیر لە تەمەنی 7 ساڵی دەخرێتە بەر خوێندن. یان دەبوایە هیچ نەبی لێرە خاڵەکی دانێن هەتا بزانین باسی دایکی تەواو بوو، چونکە هەڵەیە، ئەوە لە هیچ کەس ئەوها ناکە، بە تایبەتی کتێبی زمانی کوردی کە دەیانەوێ خوێندکاران فێرە نووسین بکەن. پاشان نووسرایە لە ساڵانی 1990 و 24 قایمی قەزای هەڵەبجە بووە. یەکسەر لە 7 ساڵی بازیاندا لۆ قامی. پاشان بوویتە ئەندامی پەرلەمانی عێراق. پێش ئەوەی زیاتر بخینمەوە تەماشایەکی ئەو وێنەی بکەن، بزانن ئایا ئەگەر ئەو وێنەیە لێرە بی یان لێرە نەبی، خوێندکار چ زانیاریەکی بەدەست دێ یان چ زانیاریەکی لە کیس دەچی. کاتە ئەو وێنەیە گەر گەورەی کەن تەمەشاکەن، ئەوە وێنەیە دانێنە سەر کتێبی خوێندکاران، ئەوە ڕێزە لۆ شاعیران. وێنە چیتکەیان بەدەست نەکەت، هەر هیچ نەبا، هیچیان دانە نابا. وێنەی تەنیا وێنەیە یەکێک دەزانی، هەر نازانی وێنە پیاوە چیشە، تەنیا دەزانی شتەکی لەبەرە ڕەنگە بە جلی کوردی بچی. کاتە شتانە هەموو گرنگە ڕێز لۆ خۆت دانەی، ڕێز لۆ نەتەوەکەت دانەی، ڕێز لۆ زمانەکەت دانەی، ڕێز لۆ شاعیرانت دانەی، باش بنووسی، ئەوانەی لێرە بنووسن، هەر هیچ نەبی نووسەر بن، نەک هەر یەکێک بی شتەکی بنووسی و وەی زانی بی خوێندکار پۆلی 7 تەمەنیان 13-14 ساڵە 12 ساڵە، هەر ئەوەندەیان لۆ باشە. ئەوانە هەموو هەڵەیە. با ئێستا واز لەوەی بینم بخینمەوە. ئەحمەد موختار دۆست و هەواڵی زۆربەی شاعیر و ڕۆشنبیرەکانی سەردەمی خۆی بووە، وەک بێکەس، گۆران، سەلام، عەبدولواحید نووری و زۆری تر. لە هۆنراوەکانیدا ڕێچکەی نیشتیمان پەروەری و ئەڤینی گرتووە. سەرەڕای هۆنراوەش چیرۆکێکی هەیە بە ناوی مەسەلەی ویژدان، کە لە ساڵی 1970 لە بەغدا چاپ و بڵاو کراوەتەوە.
لە ڕۆژی 6 مانگی شوباتی ساڵی 1935 لەسەر ڕووباری سیروان شەهید کراوە و چۆتە ڕیزی نەمرانەوە. ئەگەر تەمەشاکەین لێرە دەبینین زۆر بە کەمی نووسیتیان هەر هیچ نەبا لاپەڕەچیت کەشیان نووسی بە لەسەر شاعیر یان سەرچاوەیان پیشاندا بە هەتا خوێندکار بەخۆی بچی بخینیتەوە لەسەری ئەو کەسە چی بێوێ. ئێستا لێرە ئەحمەد موختار بەرجیجاف ساڵی 1898 لەدایک بووە 1935 کۆچی دوایی کردێت تەمەنی تەنیا و تەنیا 37 ساڵ بووە کە کۆچی دوایی کردیە. لە هەمان ساڵ بووە وەکو شاعیر قانع. ئێستا من وێنەکەم دیتەوە زۆر بە ئاسانی لە گوگڵ کە ئەوە وێنەی دیاریشە کە تەمەنەکەی چەندە کەواتە وێنەکەی لە کتێبەکە هەیە ڕەنگە خەڵک وابزانی تەمەنی لە 50 ساڵ زیاترە بەڵام وە نییە چونکە هەر لێرە نووسرایە زۆر بە گەنجی کۆچی دوایی کردیە کەواتە وێنەکەی ئەو هایە بێگوما وێنەی دیشی هەیە دەتوانن تەماشای بکەن. ئێستا بینە لای شیعرەکەی. نمونەیەک لە هۆنراوەکانی لێرەش وەکو هەموو جارێ نە سەردێری هۆنراوەکەی هەیە نە ناوی هۆنراوەکەی هەیە نە نووسرایە لە کام ساڵ ئەوەی گۆتیە کەواتە ئەگەر هاتوو ئەمن هیچ لە مێژووی هۆنراوەکەی نەزانم بێگومان لەبەرکردن و هۆنراوەکە ناچیتە دڵم و هیچ پەیوەندیەکم نابی لەگەڵ هۆنراوەکەی ئەگەر تۆزێک شت دەربارەی نەزانم تەنانەت ڕەنگە حەزیشم لێ نەبی وەکو بە خۆیان دەڵێن سێ دێر بۆ ئەزبەرکردنە ڕەنگە نەتوانم لەبەرکەم بەڵام ئەگەر هاتوو تۆزەشکەم خیندەوە لەسەر تۆزێک زانیم هۆنراوەکە کەی نووسرایە کو نووسرایە کامە ساڵ کامە کات بە چ بۆنەیەک ئاسانترە هۆنراوەکە نێزیک بیتەوە لێم باشتر لی تێبگەم و باشتریش لەبەری بکەم. ئێستا لە خەو هەڵسن درەنگە میلەتی کورد خەو زەرەرتانە هەموو تاریخی عالەم شاهیدی فەزڵ و هونەرتانە دەسا تێکۆشن ئەی قەومی نەجیبی بێکەس و مەزلوم بە گورجی بیبڕن ئەو ڕێگە دوورەی وا لەبەرتانە. بخوێنن چونکە خوێندن بۆ دیفاعی تیغی دوژمنتان هەموو ئان و زەمانێ عەینی قەلغان و سوپەرتانە. بە خۆڕایی لە دەستی بەرمەدەن ئەم خاکە مەحبوبە کە تۆزی وەک جەواهیر سورمە و کوحلی بەسەرتانە. بەسەر خاکە ئەگەر نازیش بکەن حەقتانە کوردینە تەماشای سێبەری ئەو شاخ و کێوە وا لەسەرتانە. بە بێقەدری بەسەریا ڕامەبورن حورمەتی بگرن گوڵاڵە سوورەی ئەم سەحرایە خوێناوی جگەرتانە. دەمێکە ئەم وڵاتەوە ئەسیری پەنجەی جەهلە لە سایەی عیلمەوە ئەمڕۆ ئیتر نۆبەی زەفەرتانە. زوبانی حاڵی ئەحمەد هەر ئەڵێ وریابن ئەی میلەت بزانن بەردی ئەم شاخانە ئەڵماس و گەوهەرتانە. ئێستا بێگومان زۆری ئەو شعرانەی هەتا ئێستا خوێندیتمانەوە شاعیران هەر پێمان دەڵێن لە خەو هەڵسن چیتکە مەنون بەسە بەخەبەر بێنەوە و وەکو دەشزانین ئەو شعرانە هەمویان لە ساڵەکانی 1900 و لە نیوەی پێشی نیوەشی سەرەتای ساڵەکانی 1900 واتە 70 ساڵ پێش ئێستا 80 ساڵ پێش ئێستا و
ڕەنگە تا ئێستاش هەست بکەین نووستنەکە هەر هەمان نووستنە. ئێستا لە خەو هەڵسندرەنگە میلەتی کورد خەو زەرەرتانە. لێرە واتە لە خەو هەستن واتە وشیار ببنەوە، خەویش زەرەرە، زیانە. هەموو تاریخی عالەم شاهیدی فەزڵ و هونەرتانە. لە هەمان کاتیش شاعیر دەڵێ کە دنیا مێژووی عالەم شاهیدە کە کورد فەزڵیان هەیە، کورد هونەریان هەبووە. کاتە پێشی ئەو خەوەی بە هەزاران ساڵ کورد لەسەر ئەو خاکەی ژیایە، هونەری هەبووە و داهێنانی هەبووە و خوێندنەوەی هەبووە، هەموو شتێکی هەبووە. فەزڵ و هونەرە، هونەریشی هەبووە. فەزڵ لێرە بە واتای چ دێواتە ئیشی باشی کردیە، چاکەی کردیە. فەزڵ واتە چاکەکردن. خەڵک بەهۆی فەزڵ و چاکەکردن و میهرەبانی کوردەوە شتی فێر بووینە. ئەوە بەو مانای دێ. ئەوجا دەسا تێکۆشن ئەی قەومی نەجیبی بێکەس و مەزلوم. تێکۆشن ئەی قەومی نەجیب. ڕاستە نەجیبین، قەومەکی نەجیبین، بەڵام بێکەسین. ئەوها شاعیرەکە وها دادنێ کە کەست نییە. لێرە بێکەسی واتە دەوڵەتە داگیرکەرەکان کە لە ناوە خۆیان دەوڵەتانی دیکە داگیر دەکەن، هەر یەکە دەبنە لای هەندێک دەوڵەت. بەڵام ئەوەی ڕاستیبی هیچ کاتێک دەوڵەتی کە پێیان دەڵێن بەهێز یان زلهێز نابیتە کەسی دەوڵەتی دی. ئەو دەوڵەتانەی توانیتیان، ئەو میلەتانەی توانیتیان، هەمویان زیاتر دەبی بە خۆت شتەچی بکەی لۆ خۆت. ئەوە بەڕای منە. بێکەس و مەزلوم. مەزلوم لێرە مانای چییە؟ مەزلوم لێرە واتە یەکە کە زوڵمی لێکرایە، کە ناحەقی بەرامبەر کرایە، کە بەشی خورایە، پێی دەڵێن مەزلوم. ئەوجا ئەو مەزلومە لە عەرەبی هاتبیان هەر کوردیە چوویتە لای وشەکە لای عەرەبان و گەڕایتەوە، ئەوەی ئەمن نازانم. بەڵام زۆر ناویش هەیە، بە تایبەتی لە باکووری کوردستان، بە تایبەتی ناوی کوڕان ناویان لێ دەنێن مەزلوم. یەک لەوانە کە زۆر ئێستا بەناوبانگە فەرماندەی گشتی هێزەکان لە ڕۆژئاوای کوردستان بە ناوی مەزلوم کۆبانەیە. ئەوە فەرماندەی گشتی لە ڕۆژئاوای کوردستان، کەواتە مەزلوم ئەو مانایە هەیە و کە ناوی بە تایبەتی ناوی پیاوانیشە. ئێستا بە گورجی ببڕن ئەو ڕێگە دوورە وا لە بەرتانە. بە گورجی لێرەواتە تۆزێک بە خێرایی بە هێواشینە ڕێگەچی دوورمان لەبەرە. شاعیر ئەوها دەڵێ ڕێگەچی دوورتان لەبەرە، بە گورجی بیبڕێن. لەبەر چ ڕێگەکە دوورە هی کوردان؟ ڕەنگە ئەوە هەست بکە کە میلەتانی دی لێرەنە، ئەوە ڕێگە بی ئەگەر میلەتان لێرەنە، ڕەنگە ئەمەی کورد ڕەنگە لێرە بین نازانم، ڕەنگە لێرە بین. کەواتە چونکە تۆزێک لە دوایینە دەبی ئەو ڕێی کەمایە تۆزێک زووتر بیبڕین. ئەگەر خەڵکی دی یەک کتابی بخینتەوە دەبی ئەمن ڕەنگە سێ بخینەوە. ئەگەر ئەوان یەک داهێنان بکەن ئەمن دەبی ڕەنگە دوو داهێنان بکەم هەتا بگەمە لایەن. ئەگەر ئەو شعرێ بخینمەوە شاعیر ئەوها دەڵێ بە گورجی بڕۆن، واتە دەڕۆین بەڵام زۆر گورج نینە، زیاتر گورج بین پێڕا بکەین. باشە، ئەوجا کو پێڕا بگەین؟ بەڕای شاعیر بخوێنن، چونکە خوێندن بۆ دیفاعی تیغی دوژمنتان هەموو ئان و زەمانێ عینی قەلغان و سوپەرتانە. بە خوێندن دەتوانین ڕێیەکەی زووتر ببڕین، چونکە خوێندن دیفاعمان لێ دەکە. دیفاع چێواتە بەرگریمان لێ دەکا ئەگەر دوژمن تیغی هینا. تیغ لێرە چێواتە ئامێرەکی تیژی هینا، وەکو چەق و شمشێر، خەنجار، ئەو شتانە ئەگەر ویستی بەوانە بمان کوژی، ئەمە خوێندنەکەی بە خوێندنەکەی دەتوانین بەرگری لە خۆمان بکەین،
چونکە خوێندن هەموو ئان و زەمانێواتە هەموو کات و زەمانێک وەکو قەڵغان و سوپەرە. قەڵغان و سوپەر مانای چیە؟ واتە گوتمان تیغ مانای شتەکی تیژ، دەنوک تیژ، خەنجەر، شمشێر، دەبان، شیر یان شتیوا چەقو، و قەڵغانیش ئەو شتێکە شەڕوانەکان لە دەستیان دەگرن لە کاتی شەڕ. بێگومان لێرە ئێستا ئەو جۆرە شەڕە نەمایە، کەواتە ئێستا شەڕی خوێندنە. خوێندنەکە دەتوانی لە جیاتی قەڵغان و سوپەر بی، ئاگای لێمان بی کە دەخینین بێگومان شتی فێر دەبین، کە شتی فێر دەبین بێگومان داهێنان دەکەین، کە داهێنان دەکەین بێگومان دەتوانین ئامێر دروستکەین، دەتوانین لەگەڵ بین لە تەکنۆلۆجیای سەروەخت. واتە پێشترێ ئەگەر قەڵغان هەبووە ئێستا دەبی خوێندن هەبی بەڕای ئەو شاعیرە. ئەحمەد موختار بەجی جاف. پاشان دەڵێ بە خۆڕایی لە دەستی بەرمەدەن ئەم خاکە مەحبوبە. واتە خاکەکمان هەیە، خاکەکەش زۆر مەحبوبە، زۆر خۆشەویستە، نابی هەر ئەوها لەبەرەوەی تااقەتمانە لە دەستی بدەین، چونکە تۆزی وەک جەواهیر سورمە و کحلی بەسەرتانە. هەتا ئەو تۆزەی کە لە خاکەکەی هەڵدەستی کە زۆر کەس ڕەنگە بڵێن ئەو تۆزە چییە؟ تۆزەکە وەکو جەواهیر وایە، واتە وەکو بەردی بە نرخ و بە قیمەت وایە، وەکو کحلە. کحلیش لێرەواتە کلی چاوان کە خەڵک چاوی خۆیان پێ جوان دەکەن. بەسەر خاکە ئەگەر نازیش بکەن حەقتانە کوردینە، واتە حەقی خۆتانە ئەگەر هەندێک جار ناز بکەن. تەماشای سێبەری ئەو شاخ و کێوە وا لەسەرتانە. تەنیا بە تەماشاکردنی سێبەری شاخەکان چیایەکان دەزانین کە لە چ خاکەچی دەژین، کە چەند گەورە و بڵند و سەربەرزین. بەو خاکەی کە لەبەر دەستمانە کە هەتا پێشتریش لە سەری ژیاینە، ئێستاش لەش سەری دەژین، بێگومان پێویستە بخینین هەتا بتوانین بەرگری لێ بکەین. بەبێ قەدری بەسەر یاڕامە بورن، حورمەتی بگرن، گوڵاڵە سوورەی ئەم سەحرایە خوێناوی جگەرتانە. واتە کە بەسەر ئەو خاکەیدا دەڕۆن، هەروە بەسەری دامەڕۆن، وات ڕێزی لێ بگرن. لەبەر چ ڕێز لەو خاکەی بگرین؟ چونکە ئەو گوڵاڵە سوورانەی ئەو سەحرایە خوێناوی جگەرتانە. بەهاران کە گوڵاڵە سوورە دەردەچی، کو دەرچووە؟ هەمووی ڕۆڵەی کووردە، ژن و پیاوی کووردە، منداڵی کووردە کە خوێنەکەیان چوویتە ژێر ئەو خاکە، بوویتە ئەو گوڵاڵە سوورانە، کەواتە کە لەسەر خاکەکەی دەڕۆین دەبی زۆر ئاگامان لەو گوڵاڵە سوورانە بین، نەوەک ئەزیەتیان بدەین. بەڵام بێگومان ئەوە هەمووی لێکچوونە لە کاتی شەعردانان، یاریکردنەکی زۆر زۆر حەکیمانە و باش هەیە لە لای ئەو شاعیرە بۆ جولاندنی هەستی کورد، و کە لەسەر ئەو خاکە بێگومان مەبەستی هەر کوردیش نییە، هەموو ئەو کوردستانیانەی کە لەسەر هەمان خاک خینیان ڕژایە. دەمێکە ئەم وڵاتە و ئەسیری پەنجەی جەهلە. دیارە دەمەکە پەنجەی جەهل واتە نەزانی، پەنجەی هینایە، ئەو وڵاتە بوویتە کۆیلە، بوویتە ئەسیری ئەو جەهلەی. خەڵکەکە نەخوێندەوار و نەزانە بە ڕای شاعیر. لە سایە عیلمەوە ئەمڕۆ ئیتر نۆبەی زەفەرتانە. ئەگەر عیلممان هەبوو، زانستمان هەبوو ئەوڕۆ، ئەو جا نۆبەی زەفەرە. زەفەر لێرە مانای چێواتە سەرکەوتن، ئەو کات سەر دەکەوی. زوبانی حاڵی ئەحمەد هەر ئەڵێ وریابن ئەی میلەت، واتە باسی خۆی دەکا، دەڵێ زمانی من کە ناوم ئەحمەدە، هەمیشە پێتان دەڵێم وریابن، ئاگاتان لە خۆبی میلەت، بزانن بەردی ئەو شاخانە ئەڵماس و گەوهەرتان. لەبیرتان نەچی کە بەردی شاخەکانمان هەمووی وەکو هەر نەکوەکو هەر بەخۆی ئەڵماسە، گەوهەرە، هەر بەخۆی کانزای بەبەهایە،
مەبەستی لە ئەو هەموو جۆرە کانزایانە کە لە ژێر شاخەکان دەردەچن و ئەو بەردانەی کە زۆر بەهادارن کە ئەو هەموو میلەتانە شەڕی لەسەر دەکەن و خاکەکان داگیر دەکەن لۆ ئەوەی ئەوان ببنە خاوەنی ئەو ئەڵماس و گەوهەرانە. کاتە لێرە ئەوە بوو باسی ئەو شعرەی هەندێک ئەو شانەم ڕوون کردەوە. هیوادارم تۆزێک ئاسانتر بی، هیوادارم شعرەکە 2-3 جار بخینیەوە لەبەری کەی و شعری دیش بخینیەوە هی هەمان شاعیر وەکو دەبینن کە زۆر بە گەنجی کۆچی دوایی کردیە.